لە سینەما ساڵمی شاری سلێمانی یەکەمین نمایشی فیلمی مووسڵ نیشتیمانمان لە دەرهێنانی عەدالەت گەرمیانی نمایش کرا. سینەماکار و مامۆستای زانکۆ یاسین ئافتاو دوای نمایشی دەربارەی فیلمەکە دووە. هاوکارمان ڕێژنە ڕزگار زانیاریمان دەربارەی فیلمەکە دەداتێ. ئەم کاتتان باش سەوسە نۆکتۆ ئاماژەت پێکرد لە سینەما سالمی شاری سلێمانی ئەمڕۆ بۆ یەکەم جار فیلمی بەڵگەی فیلمی مووسڵ نیشتیمانمان نمایش دەکرێت. ئەم فیلمە لە دەرهێنانی بەڕێز عەدالەت گەرمیانیەوەیە. ئەمڕۆ فیلمەکە نمایشکرا بۆ یەکەم جار و لەلایەن بەڕێز مامۆستا یاسین ئافتاوە کە بەڕێزیان سینەماکار و مامۆستای زانکۆن قسەکرا و گفتوگۆیەک دەربارەی ئەم فیلمەکرا. من بەڕێز کاک عەدالەت لەگەڵم ئامادەیە گفتوگۆی زیاتر دەربارەی فیلمەکە لە بەڕێزیان وەردەگرین. کاک عەدالەت سلااو لەبێ ئەم کاتت باش بە ئەرگ نەبێ. زۆر سپاس. بیرۆکەی بەرهەمهێنانی فیلمێک لەسەر مێژووی کورد و شاری مووسڵ لە لای بەڕێستان لە چێوە سەرچاوی گرت؟ خۆی ڕاستی بێت لە گەرمەی شەڕی داعشا بوو. دەستگای CPS کە کاریان بۆ بەرقراربوونی ئاشتی ئەسەر بە جیایزێتە با بڵێن دەستگایکی ئەڵمانیە. کارمان زۆر بەیەکۆکری تر حەزیان کرد فیلمێک لەسەر شاری مووسڵ بکەین دەرایشتەکانی شەڕی داعش و ئەو حاڵەتانەی کە عام خەڵکی ئەزانێت چی ڕوویدا. ئیتر پرۆسەکە لێوە دەستی پێکە بیرۆکەکە هەڵسان بە ئیشکردن لەسەری و سەردانی هەردوای ڕزگارکردنی شارەکە بە بەحسێکی مەیدانی چڕۆپڕ تا ئامادەکاری کرا و فیلمەکە هاتە داکایەوە. خۆش بێ. ئەمە پرسیاری ئەو بکەم لە ڕووی مێژوویەوە تا چەند ئەمە ساختراوەتەوە کە مووسڵ بەشێکە لە نیشتیمانی کورد. ئەوەی شارەزای هەبێت لە مێژوو دیارە ئیتر تا سەردەمی عوسمانیەکان و پێشتریش هەر ینی ئەوە ڕوونە لە دێرزەمانیشەوە. تەنانەت ئێستایش سەرباری تعریبکردنیش هەر لە سەدا چلی مووسڵ کورد بووە. ئێستایش هەر ڕێژەیەکی زۆر باشی کوردیتیایە. بەڵام تر خۆتان نەزانن پرۆسەی تعریب و بابەتانە چۆنە. یەکێک لەو لایەنانەی کە ئیشم کردو لە فیلمەکەیە ئیشکردنە لەسەر ئەو شوناسی کەلتوری. ئەوەی کە من تایسە تێبینیم کردی هەر کەسێ فیلمەکە ببینێ کە ئەزمونێکی تۆزە تایبەتە بە زۆر بە زەحمەت ئەڵێ کە ئەم شارە شارێکی عەرەبیە کوردیە. ینی بەیەخم بە کەمینە و هەمە چەشنی خەڵکەکە و ئەو پەیوەندە مێژووی و ئیتر لە زۆر ڕەهەندی ڕۆحی و ئاینی و کۆمەڵایەتی و کەلتوری فەرهەنگیوە کۆ بۆ تۆ لەوەیە لە یەزیدیەکان و بگرێت بۆ مەسیحیەکان و ئارامیەکان و تا ئەگەڕێتەوە بۆ کورد و بۆ عەرەب و تێکەڵە ینی ئیتر هەوڵمدا ئیشی شوا بکەم کە واقعێکی ئەو واقع زیندووی کە بالفعل بەدەر لە پێناسە و فۆرمە سیاسیەکەی چۆن بکرێ واقع بگە بە دنیای دەرەوە. خۆش بێ. کاک عەدالەت ئەوەی کە جێگەی خۆشحاڵی و وەک ئاشکرایە ئەم فیلمە لە زۆرترین فێستیڤاڵە نێودەوڵەتیەکانە بەشداری کردو و خەڵاتی بەدەستهێناوە. ئەمە تا چەند پاڵنەرە بۆ بەڕێستان بۆ ئەوەی لە ئەم بوارەدا کاری زیاتر بکەن و بەردەوامیتان هەبێ؟ نابێ گومان جێی مای خۆشحاڵیە تۆ من نەک سەرباریەوەی کە بە ئیشەکە شەڵساوم چەند جارێکی ژیانی خۆم خستۆتە مەترسیەوە لەبەرەوەی هەرڵێم کاتێک من چوم جەنازە لەسەر جادەکان و ئاسان نەبوو ئیشکردنە. ئێستش کە بینی مەسەلەن 15 خەڵاتی وەرگردووە و پێشوازێکی باشی لێ ئەکرێ حتمما بۆ من جێ خۆشحاڵیە ماندووبوونەکە دێکم شت بەزایە ناچێت دوو شەستەکەی بە ئەو ئامانجە گەیشتووە کە تۆ شەڕ بۆ کردووە ئەمە ترجێتەکە بێگومان ئیش بکەی بەڵام ئیشێ بکەی ئەگەر لەم ئاستە نەبێ نابێت لەم ئاستەکەم تر بێت ئەوە هەڵمانەبێ بزان چۆنە. جێگەی خۆشحاڵی ئاسپاس بۆ بەڕێستان ماندوو نەبن دەستان خۆش بە. بەڵێ سەوسان لێرە مامۆستای زانکۆ و سینەماکار مامۆستا یاسین ئافتاویش لەگەڵمان و گفتوگۆی دەربارەی فیلمەکە کردووە دوای تەواوبوونی نمایش چەند قسەیەکیان لەسەر ئەم فیلمە کردو. من بەڕێزیان لەگەڵم ئامادەن و لەگەڵ بەڕێزیشان گفتوگۆیەک دەکەین. مامۆستاگیان ئەم کاتت باش بێ. زۆر سپاس. چ لایەنێکی ئەم فیلمە سەرنجی بەڕێستانی ڕاکێشاوە و هەڵسەنگاندنی بەڕێستان بۆ ئەم فیلمە چۆنە؟
یەکێک لەلایەنە هەرە جوانەکانی ئەم فیلمە بەلای منەوە ئەوەیە کە شتێکمان پێ نایە وەکو فیلمە دیکۆمنتەریە تەقلیدیانە نییە کە زانیاریمان لەسەر دۆخێک پێەیە بەڵکو لە بەردەم پرسیارە ڕامانەگرێ کە چی بوو ڕوویە ئەمەی کە ڕوویە ئەوەی لە مووسڵ ڕوویە ئەوەی کە داعش ئەو میراتی داعشدا خۆی بەجێش چی بوو و بۆچی وابووە و داعش کێ بوو چۆن هات چی کرد ینی بۆیە فیلمەکە ڕاستەکەی لە دوای کۆتاییەکەی ینی پەیامی فیلمەکە لە دوای کۆتایی فیلمەکەەوە دەست پێەکە ئەمەش یەکێکە لەو شێواز و لەو مێتۆدانی کە من هەم لە فیلمی فیکشنە هەم لە دیکۆمنتەریە زۆر بەلامەوە جوانە یەکێکی تر لە جوانەکانی ئەم فیلمەیە گرنگیان فیلمە ئەوەیە کە ژانەرەکەی خۆی یەکلایی ناکاتەوە ئایا بەڵگە فیلمە دیکۆمنتەریە خودت ئەزمونگەری و ئەکسپێرمنتاڵە یاخود فیلمێکی بە جۆرە لە جۆرەکان فیکشن و ڕیوائیە یعنی لە بینی هەر سێ ژانرەکە و بگرە ژانری چوارەمی بە جۆرە لە جۆرەکان یاریەکە و زۆر شتمان پێ ئەڵێ کە بۆ من سەرنجڕاکیشە ڕاستەکەی هەم کۆنتنت ناوەخنی فیلمەکە هەم شێوازی ئیشکردنەکەی هەم ئەو پرسیاری کە لە کۆتاییە بەجێ ئێڵە توامان لێکا کە سەر لە نوێ بە دوای ئەو ڕووداوایە بچین کە ڕوویدا بۆ من لایەنە گرنگەکانی ئەو فیلمن. مامۆستاگیان وەک بەڕێستان ئاماژەتان پێکرد کە فیلمەکە هەم دۆکۆمنتە هەم بەڵگە فیلمە و جارێ ینی لەم بینەیە یەکلا نەبووتەوە کە سەر بە چ ژانرێکە من پێم خۆشە باسێک لەوە بۆ وەک سینەماکارێک بە بۆچوونی بەڕێستان تا چەندێک بەڵگە فیلم لە لای بینەری کورتێکی بایەخە. بەڵگە فیلم یەکێکە لە ژانرە هەرە گرنگەکان لە دنیا یعنی هەر بۆ زانیاریی بینەران ئاماژە بۆیم کە بەتەنیا لە ساڵی 2004 پارەی هەڵسوڕێنرا و یاخود بەگەڕخراو لە بواری دیکۆمنتەریە فیلمی دیکۆمنتەریە زیاتریش کە زۆربەی دیکۆمنتەری تەلەڤیزیۆنی نزیکی 4 ملیار و 500 میلیۆن دلار بووە بەس 2004 بزانە دوای ئەوە زۆر زیاتر گەشتەوە مانای ئێوە چە مانای ئەوەیە کە بەڵگە فیلم یەکێکە لە ژانرە دڵخوازەکان لە سینەما و لە کوردستانیش خۆشبەختانە ئەم ژانرە زۆر گەشەی کردەوە بە تایبەتی ژانرەکە لە ڕێگەی تەلەڤیزیۆنەکان بە تایبەتی کورسات لەگەڵ ڕوودا و لەگەڵ کوردستان 24 ئەو تەلەڤیزیۆنانن کە باش ئیشیان لەسەر بابەت ئێستا کۆمەڵە کۆمپانیامان هەن بە تایبەتی ئیش لەم بوارەیەکەن بۆیە لە فیستیڤالەکانی ڕۆڵی گەوریانە بۆ بە تایبەتی فیستیڤالی نێودوڵەتی فیلمی سلێمانی لەگەڵ هی دهۆکە ینی بەردەوام بەشێک پاژێکی تایە کە خزمەت بەم بوارەکە بۆ ئەم بوارە زۆر گەشێکەوە بینەری کوردێکەکە لەو بینەرانی کە بەدەرنێ لە بینەری جیهانی و ئەم ژانرێکی دڵخوازە لەلای ئەوان بەڵام وەکووتمان پێشەکە ئاماژەم پێەیە ئەم فیلمە فیلمێکی بەڵگەیی تەقلیدی نیە ئەبێ ئاگامان لەوە بەڕێز مامۆستای زانکۆ سینەماکار مامۆستا یاسین ئافتا و بەڵێ سەوسن ئەمە کۆی ئەو زانیاریانە بوو دەربارەی بەڵگە فیلمی مووسڵ نیشتیمانمان کە ئەمڕۆ لە شاری سلێمانی لە سینەما سالم ئەم فیلمە نمایشکرا بە ئامادەبوونی ژمارەیەکی زۆر لە هونەرمەندان و ڕۆشنبیران کە سەرجەمیان بە خۆشحاڵیەوە بینەری ئەم بەڵگە فیلمە بوون.